ئەگەر سەیری ئامارەکان بکەین لەم چەند ساڵەی ڕابردوودا بەتایبەت دوای دروستبوونی قەیرانە سەختەکەی هەرێمی کوردستان ڕووداوە کۆمەڵایەتیەکان زیادیان کردووە و بەشێک لەم ڕووداوانش پەیوەستن بە زیادبوونی ڕێژەی هەژاری و گرفتی دارایی کە زۆرێک لە خێزانەکان ناچار دەکات کێشە لە نێوانیاندا سەر هەڵبدات. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشدا پۆلیسی هەولێر ئاماژە بە ڕوودانی چەند تاوانێک دەکات کە تێیدا حاڵەتی کوشتن و دزیکردنیش بە ڕێژەیەکی بەرچاو لە هەڵکشاندایە. خۆشبەختانە بە هیمەتی هەمولایەک و دەستخۆشی بۆ دەستگامنیەکان کە توانرا 43 تاوانبار دەستگیر بکرێتن لە ئەنجامدانی 24 تاوان کە سەرجەم تاوانەکان جۆراوجۆرن، تاوانی دزیە، تاوانی کوشتنە، دەستدرێژیکردنە، سەختەکاریە. سەرجەمیان ئەو تاوانبارانە بدرێنە دادگا و بە پێی مادە یاسایەکانی کە لەلایەن بەڕێز دادوەرەوە لەسەر ئەو تاوانانە دادەنرێت دراونە دادگا و لە ماوەیەکی کەمیش ئینشاڵڵا هەمویان پڕای لێکۆڵینەوەیان ڕەوانەی ئیحالە دەکرێت بۆ دادگا و ئیجڕاعاتی پێویستیان بەرامبەر دەکرێت. بەڕێوەبەری پۆلیسی هەولێر ئاماژە بەوەش دەکات ئەو تاوانانەی لە چەند مانگی ڕابردوودا ئەنجام دراون جۆراوجۆرن و زۆربەی ئەوانەی کە تاوانبارن تەمەنیان لە نێوان 16 بۆ 25 ساڵ دەبێت. هاوکات دەشڵێت پێویستە وەک دەستگا ئەمنیەکان لەسەر ئەم خاڵە هەڵوەستە بکەین کە بۆچی لەم تەمەنەدا تاوان ئەنجام دەدرێن و دەڵێت دەبێت دیراسە بکرێت. زۆربەی ئەو تاوانباران لە تەمەنی 16 ساڵی تا تەمەنی نزیکەی تا 25 ساڵ دەبن. لەو تەمەنانە هەموو لەو تەمەنان کە ئەوە تەمەنێکە پێویستە ئێمە وەکو دەستگا ئەمنیەکان وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر لەسەری بوەستین و دراسەی بکرێ کە بۆچی ئێستا زۆربەی ئەو تاوانانە لە تەمەنی 16 ساڵی تا 22-23 تا 25 ساڵی ئەو تاوانانەیان ئەنجام داوە. زۆربەی تاوانەکانیش لەناو شاری هەولێر بووە کە سەرجەمیان دزی ماڵەکانن و چەند تاوانێکیان دزی ئۆتۆمبیلە. بەوتەی توێژەرانی کۆمەڵایەتی کاتێک خۆشگوزەرانی لە هەر وڵاتێک بەرقەرار دەبێت دیاردەی کوشتن و دزیکردن ڕوو لە کەمبوونەوە دەکات و دوجار ئامارەکان ڕوویەکی جوانتر بە کۆمەلگا دەبەخشن. بەڵام لە کوردستاندا بەهۆی سەختی پەیداکردنی بژێوی ژیان و زیادبوونی بێکاری مرۆڤەکان ناچار دەکات بیر لە دزیکردن و هەڵکوتانە سەر ماڵ و ئەو شوێنانە بکەنەوە کە گومانی سەروەت و سامانیان لێبەدی دەکەن. بۆیە هاوڵاتیان چاویان لە دەستگا ئەمنیەکان و لایەنی حکوومەت هەیە ڕێگە چارەیەک بۆ کەمکردنەوەی ئەم حاڵەتانە بدۆزنەوە تاوەکو کێشە کۆمەڵایەتیەکان ئاسایی ببنەوە. ئاراس عەزیز کەناڵی پێم هەولێر.